بەڵێ دەمانوێت زیاتر سەبارەت بەم دیدارە بزانین سێ خولی دیکە بەڕێوە چووە ئەمە خولی چوارەمێتی بزانین گرنگترینی ئەو بابەتانی کە لەم دیدارە هەبووە جیاوازەکانی لەگەڵ دیدارەکانی دیکە چۆنە بێت پلانیان بۆ ساڵانی داهاتوو چییە میوانمان بەختیار جەمال لێ پرساوی ناوەندی حوت ڕنگ یاخود هەفت ڕنگ لە سلێمانی لەگەڵمان میوانە بێت بەیانیت باش کاک بەختیار هیوای بەیانێکی باشت بۆ ئەخوازم پێش هەموو شتێک هەر با بۆ دەست پێ بکەین کە جیاوازی ئەم دیدارە لەگەڵ دیدارەکانی دیکە یاخود ئەو بابەتانی کە پێشتر ڕێکتان خستووە لەگەڵ ئەم دیدارە چییە جیاوازەکەی بەیانیتان باش بەیانی بینەرانی خۆشەویستیش باش بێت دیارە ئێمان وەک ناوەندی حەوڕەنگە ساڵانە ئەم دیدارەمان ساز کردووە سەرەتا لە کارێکی بڵێن بچکۆلەوە دەستمان پێکرد کە پێشانگایەک بوو بۆ کاریکاتێرستانی شاری سلێمانی دواتر بیرۆکەکەمان گەورە کرد بۆ باشووری کوردستان دواتر لە سەراستی کوردستانی گەورە و دواتر لە ئاستی نێودەوڵەتیە جیاوازەکانەوەی تۆ هەر ساڵی تایتڵەک هەڵەبژێریت بۆ ئەوەی کە ببێتە هۆکاری کارکردنی کاریکاتێرستان بە دڵخۆشیەوە توانیمانە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوانە پەیوەندێکی زۆر باش لەگەڵ کاریکاتێرستان لە وڵاتە جیاوازەکان لە وڵاتەکانی خۆرەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و ئەمریکا و رووسیا و وڵاتە جیاوازەکان دروست بکەین واتە ئەم پرۆژەیە بۆتە هۆکارێک کە بتوانێت هەرێمی کوردستان و شاری سلێمانی بناسێنرێت کە کارێکی لەم جۆرە پرۆژەیەکی لەم جۆری تیاکرێت من دڵخۆشم وەکو بەختیار سەعید کە لە پرساوی ناوەندی حەوڕەنگەم توانیمانە پردێکی پەیوەندی زۆر باش دروست بکەین ئێستا بەشێکی زۆری و کاریکاتێرستانی کە لە باشووری کوردستانە کارەکەن ئەتوانم بڵم یەکێک لە هۆکارەکانی ناساندن و پەیوەندیکردنیان بە دەرەوەی کوردستان ئەم دیداری کاریکاتێرە بووە دیارە جیاوازەکان جگە لە تایتڵەکە هاتنە ناوەی کۆمەڵی وڵاتی کێ بۆ ناو پرۆژەکە بەڕاستی کۆکردنەوەی 55 وڵات لە پرۆژەیەەکە ئاسان نییە و زەحمەتە دیارە زیاتر لە ساڵێکە من کار بۆ ئەم پرۆژەیەکەم باشە بەڕێز بەختیار باسیەوەت کرد کە گرنگە ئەو هەموو کاری کردوتانە ماوەی ساڵێکە ماندوو بوون و ئەرکی زۆرت کێشاوە لەگەڵەوەیە ڕێژەی بەشداربوون چۆن بوو یاخود ئەو کەسانەی کە هاتن بۆ بینینی پێشەنگەکە تا چەند لە ئاستی ئەو ماندووبوونەی ئێوەیە بوو کە توانیتان ئامانجەکە خۆتان پێکەن دیارە دوێنێ پێشەنگاکە کرایەوانە دیارەوەکو با بڵێم پێویست ئامادەبووان نەبوو لەبەرەوەی لە شاری سلێمانیا زیاتر لە چالاکیەکە بوو کاتێکە زیاتر لە چالاکیەکە بێت ئەو کەسانی کە هەواداری کاری هونەری یاخود هەر پرۆژەیەک کە بێت ئەو میوانەکان دابەش ئەبن لەبەرەوە ئێمە پێشەنگاکە 4 ڕۆژ بەردەوامە کاتی ئەوە هەیە کە بڵێن زۆربەی ئەو هونەرمەندانە یاخود خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان و هەر کەسێک کە هەواداری کاری هونەری کاریکاتێر بێت سەردانمان بکات بەڵێ کاک بەختیار ئەم دیدارە لە ناو پێشەنگاکە باڵم 55 وڵات بەشداریان تیا کردووە کاریکاترست هەبووەکە لە ڕۆژهەڵاتەوە ماوەی 50 ساڵەکە ئەمە کارێتی و ئەزمونێتی دەمێ بزانم لە ناو ئەم پێشەنگایە کە ڕێکخراوە ئەوانی کە بەشداریان کردووە ئەزمونێکی زۆریان هەیە یاخود نا مەرج نییە ئەزمونێکی زۆریان هەبێت لە بواری کاریکاترست بەڵامی تر کاریکاترست بن بەسە بۆ ئەوەی کە بەشدار بن لە پێشەنگایەکی لەم شێو و لە دیدارە دیارە ئێمە ڕێکلامان کردو لە سەراستی سایتە نێودەوڵەتیەکان گروپەکان و لە هەمان کاتە ڕێکخراوەکان هەروکوتم ئێمە پەیوەندێکی زۆر باشمان بۆ دروست بووە لە ڕێگەی و پەیوەندیە هەر کەسێک کە بتوانێت ئەنی با بڵێن لە خۆی ڕاببینێت کە بەشداری کات کار ئەنێرێت بەڵام دوجار ئێمە با بڵێن بەو شێوەیە ئێمە بڕیاردەر نین ئێمە لیژنەیەکمانە لیژنەکە بڵێن لە 3 کەس پێک هاتووە کە 3 هونەرمەندی بە ئەزموونی کاریکاتێرستن لە سەراستی دنیا کە لە وڵاتەکانی پۆڵەندا و مصر و ڕۆمانیاوە با بڵێن چەندین ساڵە هەم لیژنەی تەحکیمە بن هەمووەکو هونەرمەندێکی کاریکاتێرست بەشداریان کردووە ئەمان قەراردەر بوون لەسەرەوەی کە ئەو هونەرمەندانە کێن کە کارەکانیان بەشداری بکات لە پێشبڕکێکەیە هەمووکو خەڵات بردنەوە لە هەمان کاتەوەکو بەشداری ئێمە جگەلەوە دە کارمان هەڵبژاردووە کە باشترین لە دوای سێ کارەکە کە بڵێن خەڵاتی مادی بردوێتەوە باشترین دەکارمان هەڵبژاردووە کامانش خەڵاتێکی تایبەتیان پێدرێت دواتر خەڵاتی ڕازلێنان بە هەمویان ئەبەخشرێت واتە لیژنەکە قەراردەرە ئێمە تەنها وەکو ڕێخەرێک سەرپەرشتی ئەەکەین ئەوەی کە دڵخۆشیە بڵێن کاری زۆر جوانی
بۆ هاتوتەوانێ کارێک کە ئەتوانی بڵێ شانازی بکەیت کە کارێکی ئەم هونەرمەندە لە پرۆژەکەی ئەمە بەشداری کردووە. بەڵام ئەوەی کە جێنی گەرانێ لە ناو ڕاگەاندنی کوردیا لە باشووری کوردستانە کاریکاتر پێگەیەکی نییە لە ناو ڕۆژنامەکانە لە ناو گۆڤارەکانە تەنان لە ناو تیڤیەکانیشە گەگەر بە پێچەوانە سەیری بکەینەوانێت لە وڵاتانی دەرەوەی کوردستان تیڤیەکان ڕۆڵێکی زۆر باشیان هەیە ئەتوانن لە ناو وەکو چۆن لە ڕۆژنامەکانە لە لاپەڕەیەکەمە کاریکاتێرێکدانرێ بۆ مەبەستێکی دیاریکراو لە من کاتە لە تیڤیەکانە بە هەمان شێوەکرێت لە ناو هەواڵەکانە کاریکاتێرێکە بێ یان دوان هەبێ بەڵام تا ئێستا لە باشوورە بەداخەوە ئەو نەریتە دروست نەبووە. باشە بەڕێز بەختیار باسی وەتان کرد کە ئەم پێشانگا بە گشتی پەیوەستە بە ئازادی ڕادەربڕین کەواتە تا چەند کاریکاتەرەکان توانی بیان ئازادی ڕادەربڕین یاخود نیشانی بینەر بن نیشانیەوە بن کە ئەمە تیا ئازادی تیا پەیڕەوکراوە چۆن بوو؟ دەربڕینەکان لەن هونەرمەندە بەشداربەکانەوە بە ئاستێکی زۆر باڵا زۆر باش تعبیریان لە ئازادی ڕادەربڕین کردووە. دیارە ئێمە هەرێکێکمان کە لە ناو کۆمەڵگایەک یاخود لە ناو کەشێکی تایبەت تا بژین تعبیرەکانمان بۆ ئەو تایەتەڵا گۆڕانکاری بەسەرایە یاخود بیرکردنەوەمان سەرەکەی نەگەر هونەرمەندە لە باشووری کوردستانە بێت جیاواز بیرەکاتەوە لەوەی کە یەکێک لە سۆدانە یەکێک لە ئێرانە یەکێکە لە سووریایە کە بەشێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام کێشەی تیاوزایدن ئەو وڵاتانی کە لە ئەوروپاشایە. ئێمە کارمان بۆ هاتووە لە وڵاتە زۆر دیارەکان بۆ نمونە لە ڕووسیا لە ئەمریکا لە فەڕەنسا لە وڵاتە جیاوازەکان و هەرێکە تعبیری لەوە کردووە کە وەکو پێویست نەتوانراوە ئازادی ڕادەربڕینی هەبێت بۆیە کارێکی نردووە کە تعبیر لەوەکە هەندێک لە وڵاتەکان پێت سەیرە کە هونەرمەندێک هەیە لەم وڵاتە زۆر پێشکەوتووە کە کێشەی ئازادی ڕادەربڕینی هەیە کەواتە ئازادی ڕادەربڕین کێشەیەکە لە سەرجەم مرۆڤایەتیە لە ناو هەموو وڵاتە جیاوازەکانە کێشەیە. باشە بەڕێز بەختیار بۆ نمونە چ وڵاتێک بوو کە لەو شوێنە بوو؟ ئێمە بوو نمونە ڕووسیایەکێکە لە وڵاتە زۆر گەورەکان کە پێگەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و هونەری و هەتا دوایی هەیە بەڵام سەرکی کۆمەڵی هونەرمەند کاریان لەسەر ئەو نەبوونی ئازادی ڕادەربڕینە کردووە کە لە ڕووسیایە هەیە لە تورکیا بە هەمان شێوە لە سووریا بە هەمان شێوە ئەنی زۆرێک لە وڵاتانی کە لەوانەیە ئێمە کاتێکە بیر بکەینەوەوانێ ڕووسیا وڵاتێکی زۆر گەورەیە بەڵام سەرەکەی ئازادی ڕادەربڕینتیایە دیاری کراوە. ئەمانە بوونەتە سەبەبی ئەوەی کە هەم هونەرمەندەکان بەشداریەک بکەن هەم ناسینێکیان هەبێت بۆ هەرێمی کوردستانیش. باشە کاک بەختیار هەروەکو ئاماژەتان پێکرد خۆی کاریکاتەریست کارێک ئەکات کاریکاتێرێک دروستەکات هەر دواتر مەبەستی ئەوەیە خەمێک بە شێوەیەکی دیکە دەربخات بە شێوەیە کە زووتر چۆنەڵێ هەزم کرێت زووتر هەرس بکرێت. پێچان وایە کە لە کوردستان چۆن خەڵک مامەڵە لەگەڵ کاریکاتەریست و لەگەڵ کاریکاتر دەکات چەنە قوبوڵی ئەم شێوە لە هونەرە دەکەن چکە بۆ خۆی ئەمە بەشێکی دیکەیە لە هونەر. بە دڵخۆشیوانە ژمارەیەکی زۆر خەڵک بە درێژایی ئەو ساڵانەی پێشووکەمە پێشانگای تایبەتمان کرد بێتەوە یاخود وەکو دیداری کاریکاتێرەکە بوو بێت بەڵام ئەوەی کە نیگەرانیە ئەم پێشانگایان ئەم دیدارە تەنها لە سنووری سلێمانی ئامێنێتەوە ناتوانێت بێتە هەولێر ناتوانێت بێتە دووهۆک ناتوانێت بچێتە کەرکووک هۆکارەکە ئەوەیە پشتگیری نییە بۆ ئەم پرۆژانە پشتگیری نییە کە گەشە بکات گەورەتر بێت ئێمە بۆ ئەم دیدارە کەتەلۆکێکی زۆر باش و جوانمان کردووە کە هەمووی ڕەنگا و ڕەنگە بەڵام تر لەوە زیاتر نەمانتوانیەوە کە بۆ نمونە بەشێک لەو میوانانە یاخود ئەو لژنەی تەحکیمی کە کاری بۆ دیدارەکە کردو ئێمە داوەت بکەین بەڵام هەوڵەکە ماوەتەوە لە چوارچەوەی هەوڵێکی تاکە کەسیە ئێمە وەکو ناوەندی حەوڕەنگە ستافمان نییە پشتگیریەکیشمان نییە بەڵام تەنها من وەکو خۆم کۆی هەموو پرۆژەکە هەر لەوەی کە ڕکلاممان دەست پێ کردو هەتاکو ئەوەی کە دوێنێ کراوەتەوە بە تاقی تەنیا من خۆم کردومە لەبەرەوە پرۆژێکی وا پێویستی بە پشتگیری هەیە هەر ئەم پرۆژەیە ببە لە هەر وڵاتێکا بێت ستافێکی زۆر باش خەریکەتی لەمان کاتە پشتگیریەکی مادی زۆر باش هەیە بۆەوەی چونکە هونەر دەرگایەکی زۆر گەورەترە لە سیاسەت و شتەکانی تر کە ناساندنی میلەتەکانە
ئێمە کاتێککە سەیری شانۆگەریەکە هێنێک سەر بە ناوی هونەرمەندەکان بە ناوی نووسەرەکەی سەرزانین ئەمە بەریتانیا ئەمە فەڕەنسیە ئەمە رووسیا ئەمە کوێیە بەڵام لە کوردستانە بەداخەوە ئەو هەوڵانە زۆر لە بەرتەسکیەکە لە ناوچەیەکی زۆر دیاریکراوە ئەمێنێتەوانێ بۆ هیواین مامۆستا نمونەتان زۆر بێ و خەمخۆری هوەر ئێوە و چەندین کەسی دیکە هەر بمێنێ سوپاس بۆی کە ئەم بەیانێ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوای بەردەوامی و سەرکەوتنی کارەکانتان سپاس.